نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ساڵی 1944 لە بنەماڵەیەکی ناسراوە و ڕۆشنبیری شاری سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری سلێمانی تەواو کردووە. پاشان لە ساڵی 1967 کۆلێژی زانستە سیاسیەکانی لە زانکۆی بەغدا تەواو کردووە. لە سەرەتای ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردووەوە لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان چالاکانە کاری کردووە. لە ساڵانی 1963 و 1964 بۆتە ئەندامی سکرتاریەتی یەکێتی قوتابیانی کوردستان. یەکێ بووە لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ساڵی 2006 وازی لە کاری حیزبی هێناوە و دەستی کردووە با کاری ڕاگەیاندن وەک دەرکردنی ڕۆژنامەی ڕۆژنامە، ماڵپەڕی سبەی، KNN، ڕادیۆی دەنگی گۆران و سەنتەرێکی راپرسی. چەندین کتێبی لە بواری سیاسی و مێژووی و ئەدەبی هەیە. لە ساڵی 1970 ژیانی هاوسەری پێکهێناوە. نەوشیروان خاوەنی 2 کوڕ و کچێکە بە ناوەکانی نما، چیا و چرا. نەوشیروان مستەفا دوای ململانەیەکی دوور و درێژ لەگەڵ نەخۆشیدا ڕۆژی 19 ئەم مانگە کۆچی دوای کرد.